قەڵەوی واتە لاق ئێشە پشت ئێشە چۆک ئێشە یعنی لە تەمەنی 50 ساڵی تووشی زەخت و سوکەری دەبی، تووشی فەقەراتی دەبی، تووشی مەشاکلی جنسی دەبی، تووشی ئازاری دەرونی دەبی، تووشی مەشاکلی کۆمەڵایەتی دەبی، تووشی جوولەی زیاد دەبی، تووشی مەشاکلی قەبزی دەبی، تووشی 1001 دەردی دەبی قەڵەوی لۆیەکە دەبی قەڵەوی لە ناو ببین. قەڵەو چیە قەڵەوە؟ احتیمال دەکاتە سەر سێشتی یەکەمینیان وەزنی بە کیلۆغرام لەگەر باڵای بە مەتر دووجا لەگەر تەمەنەکەی هەرسێ هۆکار بەرچاو دەگیرێتن لە بۆ عملیاتی سلیڤی یاخود لە بۆ دانانی باڵۆنی. خۆشەویستان معادلی قەڵەوی لە خۆ لە ماری لێکدەوە وەزن چەندە مەسەل لۆ نمونە وەزن 100 کیلۆیە باڵات چەندە مەسەل مەتر و نیوەچی دەرەی 100 دابش خەتەکی دەکە 1.5 جاران 1.5 دەکا 100 دابش 2.25 دەکات 4.4 کەوا دەبیە قەڵەو دەرەجە 3. قەڵەوی لە هەژدەی لۆ 15 طبیعیە لە 25 لە بۆ لە هەژدەی لە بۆ 25 طبیعیە لە 25 لە بۆ 30 خرپنا گۆشتنە لە 30 لە بۆ 35 قەڵەو دەرەجە یەکە لە 35 لە بۆ 40 قەڵەو دەرەجە دووە لە 40 زیاتر قەڵەو دەرەجە سێیە لە هەژدەی کەمتر زەعیفە زەحیف و قەڵەو لەکنەمە دەبی عیلاجی وەربگریتن. خۆشەویستان چارەسەرکردنی قەڵەوی بەو ڕێکارانەدا دەڕواتن. یەکەم شت لە بۆ چارەسەری قەڵەوی نەمەتی حیات بگۆڕە شێوازی ژیانت بگۆڕە بە سێ شتان. یەکەمینیان کاربۆهیدراتی کەم بخۆ خواردنت ڕێک بێخا، دووەمینیان جوولەی زیاد کە وەرزشی بکە، سێمینیان خەوت ڕێک بێخا بە شێوە بن و بە ڕۆژ بە خەبەر بە. لە خواردنەکان 6 خواردنی مەخۆ گەنم، شەکر، برنج، میوە، پەتاتە، گولە بە ڕۆژە. وەرزش باشترین چاکترین بێ مەسرفترین ڕاضە لە بۆ قەڵەو خۆشەویستەکان ڕۆیشتنی بە پێیانە کالت لە پێبی و غارمەدا. ئەوە باشترین ڕاضی لۆ قەڵەوە خۆشەویستەکان و خەوەکانتان ڕێک بێخن. خۆشەویستان ئەگەر بە نەمەتی حیات توانیت چارەسەری بکەی ئەوە نوڕە عەلا نوڕ. خەتۆی دووەمینیان دێ ئیسفادە دەکەی لە هەندێک خواردنی کوردەواری وەکو زەنجەبیل، دارچین، زەردەچوو ئەوان هەموو ئیسیفادەی میهرەبانی دڵسۆزی و لێزانی.